وزارة رشي الحمد لله أفصولا بوشترى شبور چنكيش برفي وزع كرونو يصولو بور أفصولا قالك بوشترى الحمد لله وبجورة ترشيجي ما قالك جورة ترشي هاي ترشي زر أو أغلب خلقي حش ترشي زرد كان وبو غردو أفتشتي بوماتتن خرف لوحن ودورو برد منطقين بوماتين دائما رمضان امر حس کرد بیت بازاری ایواری دا بیت بازاری که چکی مصیب افطاری انا دست خوب بخید و ترشیج یک شوان خارنای امر حس کرد رمضان دا هبیتن هسه والله جماعة زياتر تركيزة أو كسي كان مسلي يدري شرط نشوي خوتك ندات چونکە دیتنەوەی ئەنگوستیلەی بە تێکچوونی کەسەکەیە هەیە خۆی پێرانە گیرێت هەشە زۆر شارەزایە ئەنگوستیلەشی وێنە خۆ شێوین خۆ تێکەدا لەوەی کە سەر لە وەستاریکە شێوینی ئەو یاریەکی دێرین و کەلتوریە زۆری هەیە ئەو یاری بە کڵاوەکرێ یاری سینی زەرف لە کەرکووکەکرێ یعنی هەر شارە و قاعیدەک و ئەوە چی خۆی هەیە قانونەکی هەیە ئەو یاریە ئێمە بەدەست دەکەین بە حیبسانەی پێڵێن یان کەلەمستانەی پێڵێن ئەو یاریە لە گوندەکان بە شەوانە ئەکرێ بە تایبەتی لە شاری ڕەواندز هەموو ساڵێ بە ڕەمەزانان ئەکرێ لە هەرێمی کوردستان ئەو یاریە زۆر باوە تۆ بە خەچێک و ئینسان ژێرەوە ئەکەوێتە ژێرەوە دیار نییە باشە ئەمە شلکی کوردیە شلکی خۆماڵیە هیمە ناوچەی بازیانە شلکێکی جوان و بەتامە لە ڕووی تامە و زۆر فەرقی هەیە لەگەڵەوانەی بازارە هەم لە ڕووی کوالیتیوە کوالیتیەکی زۆر باشی هەیە بەبێت دەرمان و شتێکی بەرهەمێکی خۆماڵیە هی ناوچەی بازیان ئەمە ئێمە لە مانگی چوارەوە ئیتر لە کۆتایی چوارەوە دەسەکەین بە بەرهەم ئینتاجمان ئەداتێ هەتاوەکو ئێستا مانگی پێنجیشە هەتاکو کۆتایی پێنجیش دەتوانین ئێمە بەرهەمە جوانەم ڕستقە جوانە لە بازارەکانی خۆمانە ساخکەینەوە ئەمەش شتێکی فرێش و جوانە بە ماوەی نیو سەعات ئاچێتە بەڕادەوە نە هیچ شتێکەوە بە ماوەی نیو سەعات دەگێتە مارکێتەکانی خۆمان و لێرە ساغەکرێتەوە تەڵەبێکی زۆریشی لەسەرە. ئەمێتەوەی شلیکە کە لای خۆمان بەردەست ئێستا سەرەتا شەتڵەکەی لە مەشتە لە وەرەگرین کە فەرعێکی بچووکی لێ بەرهەمێنین ئەێنین ئەکەین ناو خاکەکە و ئیچێنین بە شێوازێکی سۆندەکانیان بۆ ڕاکەین و بە شێوازێک ناو قاعەکانە لەناو بەیتە پلاستیکیەکانە هەتاوەکو خونچەکەی گەورە بێت تۆزێک خۆ ڕاگرێ و ئێتە ئەو کاتە لە مانگی 11 دەست پێکەین تر لە مانگی کۆتایی 4 و بیدایەتی مانگی 5 هێتە ئینتاج و بەرهەم.